دەڕوانیتە هێرشی سەربازی تورکیا بۆ سەر عەفرین. من وەکو گەنجێکی شاری کەرکووک داوا دەکەم لە هەموو خەڵکێک کە بێنە دەنگی ئەفرینەوە باوەکو ئێمە جارێکی تر ئاوارە نەبن لە شارەکەی خۆیان. داوا دەکەم لە هەموو حزبە کوردستانەکان بە یەک دەنگ مزاهرەیە بکەین، هەمومان بڕۆینە سەر لای UN بچینە بەردەم قونسوڵەی تورکی داوا بکەین لێیان کە ئەوانیش ئاوارە نەبن. هێرشانەی وڵاتانی تورکیا ئیدانە و محکوم دەکەین دژی کورد وە پێم وایە ئەمە سیاسەتیشی دوور و درێژی وڵاتانی دژ بە کووردە بۆ لەناوبردنی کورد و دەستکەوتەکانی. دانی هێرشەکانی تورکیا بۆ سەر ئەفرین دەکەم و هیوادارم لەو هەموو چوارپارچەی کوردستان یەکڕێز و یەکگرتوو بن و ڕێگری بکەن لە هێرشانەی کە دەکرێنە سەر ئەفرین. من وەکو گەنجێک دڵگرانم بۆ بارودۆخی کە ئێستا لە ئەفریندا هەیە. هیوادارم هەر چوارپارچەی کوردستان یەک بگرێت و کوردیەک بێ بۆ ئەوەی ئەو بارودۆخە لەناو بچێت نەمێنێت. هیوادارم وڵاتانی دەرەوە یەکێتی ئەوروپا، ئەمریکا، رووسیا بۆ ئینتیفاقیەمە لە ناو نەبن وەکو کورد. لە عێراق، لە سووریا شەڕی داعاشمان کرد، ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە و ئەتوانن بەسەر وەزعەکە زاڵ بن. هیوادارم بتوانن یارمەتێکی ئەفرین بدەن لە دەستی تورکیا کە بە تۆپبارانکردن و هێرشکردنە سەر ئەفرین. بەڕاستی حەز دەکەم لە هەموو لایەکەوە پشتگیری برا کوردەکانمان بکرێن لە ئەفرین و لە هەموو لایەکەوە پارێزگاری بکرێت، چونکە ئێستا کورد بارێکی نەهەمواری هەیە و هەروەها ئێستا کە کورد زۆر لە بارێکی ناخۆشە و بەڕاستی هەموو کەسێک حەز دەکا ئەم وەزعی بۆ چاپ کرێ و هیوادارم کە هەموو لایەک پشتگیری ئێمە بکات و تا وەزعەکەمان بەرەو باشتر دەچێت.